دەستگا خێرخوازیەکانی کۆمەڵی دادگەری بەردەوامن لە هاوکاریکردنی هەژار و بێباوکان و سەرپەرشتیاری بێباوکان. تەنها لە یەک ڕۆژدا دەستگای خێرخوازی سۆمای چاوان بە بڕی 50 ملیۆن دینار موچەی مانگانەی بەسەر نزیکەی 600 بێباوکدا دابەش کرد و جلوبەرگی قوتابخانەشی پێشکەشی 450 بێباوک کرد. ئەمڕۆ دەستگای سۆمای چاوان ناوەندی هەولێر هەڵ ئەسن بە دابەشکردنی موچەی مانگی هەشتی 600 نازدار و لەگەڵ ئەوەشە جلوبەرگی قوتابخانە دابەشەکرێ بەسەر 450 مناڵی بێباوک کە تەمەنی قوتابخانەیان هەیە و ئەچنە قوتابخانە و لەگەڵ ئەوەشە ئێمە بۆ برەودان بە تواناکانی ئەو دایکانەی کە منداڵی بێسەرپەرشتیان هەیە خولێکی خەیاتی درومانمان کردەوە و لەو خولەدا 18 دایکی بەشدار بوون و ئەمڕۆ لەگەڵ ئەوەی کە بڕوانامەیان پێدەبەخشرێت کە بەشداری ئەو خولیان کردووە مەکینەیەکی خەیاتیشیان پێبەخشێت بۆ ئەوەی بۆ داهاتی خۆیان و منداڵە بێنازەکانیان بێتە سەرچاوەیەکی داهات و هاوکاریان بکە. سۆمای چاوان بکەم کە ئەمڕۆ هەستاوە بە دابەشکردنی پێداویستەکانی قوتابخانە بۆ منداڵە بێباوک و بێسەرپەرشتارەکان کە ئەمە جێگەی دڵخۆشیە کە دەتوانم لە تەواوی ئەو کارە خێرخوازیانەدا بۆ نمونە دەستا دەستگای بەخشینمان هەیە سۆمای چاوانمان هەیە چەندان ڕێکخراوێکەوە سەرپەرشتی منداڵانی بێباوک و هەژاران و داران دەکە کە ئەمان جێگەی دڵخۆشیە دەتوانین بڵین لەم کات و ساتەی ئێستاداکەوە حکوومەتی ماوە بەسەرچوو کاربڕێکەکە نەیتوانی وەکو پێویست موچە دابەش بکە کە دەبینەوە 2 مانگ زیاترە موچە نەهاتووە بەڕاستی ئەمانش کە بێسەرپەرشتن هیچ داهاتێکیان نییە بژێوەیەکی ژیانیان ئەو تۆیان نییە کە بتوانن پێداویستەکان بکڕن. لە بەشێکی تری چاڵاکیەکانیشدا دەستگای خێرخوازی سۆمای چاوان کۆتایی با خولێکی درومان هێنا و لە کۆتاییشدا مەکینەی درومانی بە دیاری بە بەشداربووان بەخشی تاوەکو بژێوی ژیانی خۆیان پێدابی بکەن. زۆر مەمنونیانین خوا خێریان بنووسی خوا پاداشیان بداتەوە ئیسفادەی زۆرمان لێکردن ئەو خولەکی زۆر چاک بلە بۆ مەیان کرد ئەمەیان فێرە خەیاتی کرد هیچمان نەدەزانی کە مەچینەشیان لێ دابین کردین خوا خێری خێرخوازان بنووسی خوا یارەبی ئەزوو پاداشیان بداتەوە. هاوکاریەکانیان وایان کردێ کە محتاج دەستی هیچ کەسێک نەبین یعنی ئەوەندە بەڕێزن دێ یعنێت شەرم نەخۆ دەکەوێت لە جیاتی ئەوەی وان هاوکاری مندارەکانمان خۆمان یعنی هیچ پێویستێکمان بە هیچ کەسێکی نییە دەستەکانیان خۆشبی خوای گەورە ئەجریان بداتەوە لە دنیا و قیامەتی ئەو خێرخوازانە ئینگۆش ئیشاڵڵا خوای گەورە سەرکەوتوو دنیا و قیامەتتان کە بەڕاستی هیچ کەم و کوڕێکیان نەبووە هەتا برێ یعنی لە دنیا و لە قیامەتێ خوای گەورە بینتەوە ڕێیان گەلێک مەمنونیانین. خێرخوازێکی زۆر باشن لۆندی لە سۆمای چاوان زۆر هاوکاری منداڵە هێتیمان دەکەن ئەمە دەبی هەمومان پشتگیری ئەو نوع خێرخوازانە بکەین کە عنی دەستگایەکی ئەوها هەیە کە یارمەتی ئەو مندارە هێتیمانە دەدەن هیوادارم خوای گەورە زیاتر بەرەو پێشتریان بەچ دەستی ئەم دارە هێتیمان دەگرن ئینشاڵڵا خوای گەورە لە دنیا لە قیامەت سەرکەوتیان دەکا ئەگە بە خێرخوازەوە بە سۆمای چاوانەوە بە هەمووە ئینشاڵڵا خوای گەورە سەرکەوتیان دەکە لە دنیا لە قیامەت. دەستگا خێرخوازیەکانی کۆمەڵی دادگەری مانگانە هاوکاری زیاتر لە هەزاران بێباوک و نەدار دەکەن و بوونەتە پردێکی پەیوەندی لە نێوانی خودا پێداوان و هەژار و کەم دەرامەتان. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.